خۆت ببەستەرەوە بە ئەهلی مزگەوتەوە. شەشەم ئاگاداربوون لە ڕێسای خوایی لە مرۆڤ و گەردوونە. زۆر کەس لەمە غافڵە بێ. خوای گەورە فەرمێ فەلەن تەجیدە لسنة الله تبدیلا وەلەن تەجیدە لسنة الله تحویلا. لەن ئەداتی نەفیە هەتایە گۆڕانکاری بەسەر ڕێسای خوای پەروەردگارە نایە. خوای پەروەردگار ئیرادەی وایە مەلەوانی نەزانی و بکەویتە ئاوا خنچێی نابێ بڵێ من حافظ قورئانم ناخنچێ. سیرە و سونەتی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ ئاوا هاتوو. لە هەموو کەس خوا ناستر بوون، لە هەموو کەسیش زیاتر پەیوەست بوون بە خوای پەروەردگارەوە بە وەحیکی ڕاستەوخۆ. بەڵام لە هەمان کاتیشدا پێغەمبەری وایە شەهید بووە وەکو سەیدنا زەکەریا و سەیدنا یەحیا. پێغەمبەری وا شەیە هەموو عەزابیاندا و هەموو ناڕەحەتیان هەناوەتە ڕێ وەکو هەموو پێغەمبەرانی تر سەلامی خوایان لێبێ. بەتاکید شوێن کەوتوانی پێغەمبەرەکان عەلەیهیمو السەلام زیاتر مەعاناتە چەژن حەسەب ئیمان و دین و دەرکەوتن و کاریگەریان لەسەر گۆڕانکاری کۆمەڵگەکە. حتمما تۆش یەکێکە بی لەوانە. بۆیە زەروریە لەو ڕێسانەش ئاگادار بین ئەمە ڕێسای خوای پەروەردگارە دایناوە هەروەکو چۆن ڕێسای گەردوونی هەیە، ڕێسای کار و کردەوەی ئیسلامیش هەیە، ڕێسای گۆڕانکاری کۆمەڵگەش هەیە، ڕێسای دیندارێتی و کزبوونی دینیش هەیە کە ئەنجامەکەی چی دێتەوە. چونکە خوای پەروەردگار ئەگەر بیویستایە ئەم خەڵکە بۆ خۆیان هەروە دینەکە سەرخا بۆیان خو دینەکە دینێکی سحری نییە. ئەم دینە پێویستی بە ڕەنجی بەشەر هەیە. خوای پەروەردگار بۆ پێغەمبەرە نازدارەیە فەرمێ هو الذي أيدك بنصره وبالمؤمنين. یخۆ سەرکەوتنەکەی خوای پەروەردگار کافیەوە کون فەیەکونە، بەڵام بالمؤمنینەکەش ضروریە کە لەگەڵ ئەم پێغەمبەرە نازدارەیە بن عەلەیهی سڵات وسەلام. خۆشی شمشێری وەشاندەوە ئەوانی کەش لە دەوروبەری بوون و لە خزمەتیا بوون شمشێریانە وەشاند. چونکە خوای پەروەردگار ئەگەر بیویستایە ئەم دینە هەر ئاوا سەرخا سەرەی خزمە سەریانە ذلك ولو يشاء الله لانتصر منهم ولكن ليبلو بعضكم ببعض. بەڵام خوای گەورە ئێوە تاقی کاتوە. ئەو ڕێسانە هەموو بۆیە داناوە کە ئینسانی مسلمان عەقڵی پێ بشکێ، استراتیژێتێکی دوورت هەیە کە هێنانە پێشەوەی دینەکەی بۆ حاکمیەتی شەرعە، بەڵام قۆناغ بە قۆناغە بێ بیبڕی. ئەزانی کە 88 سوورەت لە مەککە هاتوونەتە خوار و 84-85 بە ڕیوایەتی جیاواز هەمووی بۆ پێکەوەنانی ئەم ئومەتە عەقایدیە بۆ کە بەرچاو ڕۆشنانە لەسەر مەنهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام حرەکەت کەن و خوای گەورە بناسن، بیپەرستن، یەک ئومەت بن، حرەکەتێکی شیاو دروستکەن، دوای هیجرەت بکەن، جیهاد بکەن، دەوڵەتی ئیسلامی خۆیان دابمەزرێن. حتمما ئەوان نابێ شارەزابی، چونکە ئەمانە هەمووی سنەتی خوای پەروەردگارن کە دایناوە بۆ ئەم دینە. خوای پەروەردگار بەرچاومان ڕۆشن کە، خوای گەورە یارمەتی دەرمان بێ، خوای گەورە دوورمان خاتەوە لە سستی و لێچوونەوە. لە لێچوونەوە قەتعاً خوای پەروەردگار لە کاتێکیشا کە ئەبینێ سست بووینەتەوە لە عیبادەتەکانی لە وەرگرتنی عیلمی شەرعی لە گەیاندنەوەی لە چست و چالاکیمان، خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، سەلامەت و سەرکەوتومان بکە، یارمەتی دەرمان بێ، وزە و تواناکانمان لە کۆمەڵکاریەکی عەقایدیە هی ئومەتی عەقایدی بەگەرخە، بەڵکو حرەکەتێکی شیاومان پێ بکە و بتوانین ئەو واقعە جاهیلیە بگۆڕین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.